یەکەم کەسیش دەبم کە هاوکاری دەکەم لە پێش چاوی کامێرە و بۆبی هەموو ببینن نەک بەس لایڤیرۆ بکەمەوە و یەڵە بیدەنێ بەخۆم یەکەم کەس هاوکاری دەکەم. ئەمە غەڵەتەکەم کرد لە ڕابردوو چەند قسەیەکم کرد خراپ لەسەرم شکاوە بۆ خەڵکیش ناقی نییە دەڵێ مادام ئەو کابرای ئاوهایە ئێستا لۆ ئاوهایە. هیوادارم بەرپرسەکان میلەت حەزی لە کۆمیدیای چێ ئەوانیش گازکەن هاوکاریان بکەن. ناتوانم هەموو ئیشێکی بکەم بەڕاستی ئەوجا ئەوەیە مۆزوعەکە هەموو ئیشەکەم پێ ناکرێەوە ڕیکلامیش کەمە کە دێتش پارەکەی کەم بڵێم لۆ بەدەنگم نەدەکرد عیبە ینی بەزە من نیمە من باسی خۆم ناکەم زۆرت کەسم کەمان هەیە بەڵام زۆر هەیە وشی من پێی عیبە ئێساوا لەگەڵ گۆمە حەز دەکەم ئێستا بچمە بنزەوی ینی ئەو حاڵم نەبایە. کاکزانە کوڕەچی مستحقە لە شاری هەولێر وەزعیشی خراپە ئەمە هەمووان زین بەخۆی وەنارێ بەڵام ئەمە هەمومان برادەرەکان وەزعی دەبینین زۆر بە جوانی دەزانین کو دەژی کو ناژی پێویستە ئەمە هەمومان پێکەوە پشتگیری لە کاکزانای بکەین و ڕۆژی چهارشەممە شەوەکەی لایڤە چیلۆ دەکەمەوە ئەو زەداوام لە هەموو خێرخوازان و مخواپێداوان و برادەران و مەردەکانی هەموو کوردستان ینی هەرچێ لە هەموو عەزبەش لە هەموو لایەکی پشتگیریمان بکەن لەوەی کاکزانە بگاتە مافی خۆی خانیە چیلۆ بکەن لەگە ماڵ و منداڵی خۆی تێدا بژی. هەندێک کەس ڕەخنەی هەیە هەندێک کەس دەڵێ بافلان لۆی بکڕی بافلان لۆی بکڕی زانا لە ئۆهانە کاکە لە ژیان هەموو شتێک دەکرێت. ئینسان هەیە ئێستا ئەمن لە پێناو بەخێوکردنی ماڵ و منداڵی خۆم فەقیر بوویمان نەکجار هەڵم کردیە بەس فیسەربێ و لقمەنانش پیاکەم لە دەوی منداڵەکانم نێم لە برسان نەمرن هەموو کەسێک هەڵە دەکە ئەگەر لە زانای تووڕەنە کە قسەچی کردیە لێی تووڕەمە بن تەماشای ماڵ و منداڵی کە ناقتان لەسە زانای نەبی ئەمما پێتان دەڵێم ئەمن شخصیەن هەندێک جار لەوانێ هەڵە بووبم بەس فیسەبیلی ئەوی لقمەنانش پیاکەم لە دەوی ماڵ و منداڵم نێم لۆ خۆم با هیچ جۆم لێنی بەڵام ماڵ و منداڵ فەرقیە. ئەو وزارەش ڕازی نەبوو گوتی دەیگەڕێن با ئەو هاپم بۆتمان نابی لۆ زۆر کەسانمان کرد بە نیوەی قیمەتی توش شایستە نەبوون ئەتو شایستەی تۆزت خراپە سای ماڵ و منداڵی هونەرمەندەکی سەردەمانێک دڵی خەڵکەکەت خۆش کردیا ئێستاش ئەمە زۆرینەی خەڵک زۆر بە ئاسانی دەتوانین دڵی خۆش بکەین. ئەمن لایڤی خێرخوازیەوە دەکەمەوە یەکەم کەسیش دەبم کە هاوکاری دەکەم لە پێش چاوی کامێرە و بۆبی هەموو ببینن نەک بەس لایڤیرۆ بکەمەوە و یەڵە بیدەنێ بەخۆم یەکەم کەس هاوکاری دەکەم. بەڕاستی دەستخۆشی لە کاک فاخیر دەکەم کە هاوکاری زۆر کەسانی کردێ بە تایبەت لە ڕابردوو لە ماوەی ڕابردوو چەند هونەرمەندێکی بەسە کردەوە دەستی خۆش بێت زۆر هونەرمەندی کەشمان هەیە ینی وەزعیان باش نییە ئەمە خۆم ناڵێم هونەرمەندا با خەڵک لە من تێنێکە ئەمن نە ئەکتەرم نە هونەرمەندم تەنهاوەی لەسەر شاش وە خزمەتیش ناکەم ئەمن ئەزانی ئەدەمەوێت لێرە ڕوونکردنەوەیەک بدەمە خەڵکی دوایە بە خەڵکەکە نێکاتە لەو سەر من ئەمن ناڵێم خزمەتی میلەت دەکەم با میلەتیش بێ خزمەتی من بکە ئەمن حەزم لە کاری نواندنە لەگەڵ چەند جەماعەتێک ئیشی نواندن دەکەم حەزم لێیتی حەزی خۆمە بەڵام وەزعی مادیم بەداخەوە کە لە کوردستان هاوایە ینی هەموو شتێک حەقی نادرێتێ زۆر هونەرمەندمانی وەزعی خراپە ئەمریش یەکێکم لەوان بەڵام کاک فاخیری ترەوە گوتی بەخوای دێ شتێکی لۆ توش دەکەم. خانی خۆتێ؟ ئەمن ناوەڵە الحەمدولillah نیتە ناوەڵە. چەند ساڵە لە کرێ دایک؟ وەڵای لێشتا لە دایک نەبوو بەڵێ هەر کرێتی بووین تر دیارە بارودۆخ باز دەکرێ و ئەوەی ئێمە زانیاریمان هەیە دۆخی ئابووریتان زۆر خراپ بۆچی دەنگت نەدەکرد؟ بە قورئان بۆچی دەنگم نەدەکرد زانین لەبەر ئەوەی بڵێم لۆ بەدەنگم نەدەکرد عیبە ینی بەزە من نیمە من باسی خۆم ناکەم زۆرت کەسم کەمان هەیە بەڵام زۆر هەیە وشی من پێی عیبە ئیتر بەڕاستی دەبی هاوکاری بکرێن ینی ئەمنیش ئێساوا لەگەڵ گۆمە حەز دەکەم ئێستا بچمە بنزەوی ینی ئەو حاڵم نەبایە بەڵام ئیتر ژیانە کاتەگەت و منداڵت دەبی کاتە ئەمن بەخۆم بام بەخوای 2000 لە بەرشیبی بەسە لە فەشی پێ بخۆ پاکەتەشی پێ بکڕێتەوە دەژی بەس کە ماڵ و منداڵت دەبوو فەرقیەیە وەڵاهی لەگەڵ ئەوەی کە وەزعیش ماوایە بەڵام نەمێشتێ ینی کەم و کوڕیان زۆر هەبی الحەمدولillah با هەندێک کە کردوتە قوربانی لەخوای بەزیابی دەجوڵێم بەڵام ئەوەیە کە ئیشەکە نییە شتێک نییە دەستت بگری هەندێک پارە بێتە دەست بڵی کاکە لاوە دەست بەیکی وڵا گە ڕیکلامەگە بێگە نایت ئەم بەخۆشم ئاخر لاخەکەم تەواو نییە زۆر مەزبوط ناتانم هەموو ئیشێکی بکەم بەڕاستی ئەوجا ئەوەیە مۆزوعەکە هەموو ئیشەکەم پێ ناکرێەوە ڕیکلامیش کەمە کە دێتش پارەکەی کەم ینی پارەکە بەشی ئەوەندە ناگات و
کرێەکەی پێ بدەی بەش بکەی مەسروفی خۆت خەڵەوە دەزانین هەرشت کردووە براری وڵڵایشی خەباتەشم کردیە خەم پێداویستی تایبێت وڵایشی خەباتم کردی ئەمەلاتیم کردی پاکەتم فرۆشتی گڵۆ ڕۆژم فرۆشتی پاخلاوان فرۆشتی مشتەکەم کردی ساڵی 99وانە لە کن کۆتری سەلام پاخلاوان فرۆشتە 99 لەو ماوەی بەهۆی خراپی دۆخی ئاوری چ کارێکی دەکرد جیا لە ڕکلام ببمە مۆزەف لە کن برادێک ماگانە بە مەبلەغێک پارە بەس ئەویش ژیانی پێدەقەتە بەخوای ناوەڵە بەڵامی ترەویش فەقیرە لەگەڵ بارودۆخان وەسعی باش نەبوو زانیتم معاشەکە ئەوی ژڕات بەکەی پێ نادرێ وازم لەویژینە بێکاری بێکار بێوەز ئەدا سوڕێنەوە بەخوای مام سەبا ئەمن جارەوەم گوتی من ڕاستە گەنجم بەڵام ئەوەندەی هەر هەوڵ دەدەم ناگەم ینی زانین چێ دەستگرتن یعنی ئێستا حەز ناکەم من دەنگ ناو بینم دوونەکەیەک لەکن سەر ناوی بینم هەم ناکەکو هەولێر هەموو کوردستان دەیناسی والله بیلاوەتی لە نەبەر نەبوونی لە پێشم دەگریە ینی پیا لە پێشم دەگریە دەرم کاگەل و دەرێکا کەس نیە دەستم بگری یەکێک بەس دەستم بگری بتوانم ئەو ئیشەی کە دام نایە بیکەم کاکە دەستت نەگیرێ زۆر زەحمەتە والله بە پارەی ڕیکلامی دووەرەخە و سێوەرەخە نابێ هیچ ناگەی ماڵێ تەواو دەبی یعنی بەس ئەمن نیمە کاکە باسی خۆم ناکەم کاکە واز لە من بینن بەس ینی وەزعەکە تاوا بێتان بوو ینی ناوەکەشی ناڵم چکە ئێستا بڵێم هەمووتان تووشی شۆک دەبن چیت بۆ بینەران هەیە و فاخیروان دانا ڕۆژی چوارشەم بە شەوەکەی کەمپینەکە دەست پێ دەکات وڵی ڕێز و خۆشەویستیمێ زۆر سوپاس بۆ کاک فاخیر کە بەردەوام با لێرەوەش بڵێم ینی لەوانەیە ساندەک بڵێن ئەدیلۆ کاک فاخیر لە پشت کامێرە یارمەتی نادا زۆر یارمەتیدان بەڵام کابرات جارێک دوو سێ خۆ بانقیدانە نایە کارتەکی بداتە من بەکەی خۆم بێن پارەی لێ دەربینم ناکریانی تو جارێک دوو سێ زار یارمەتیدا چەندە ئەمن کرێم 500,000 500,000 هەرێ وڵە نییە کاکە خانی کەونە خانی بە 350,000 دەبی بڕۆی 100,000ش بدێ ئاوی دەگات و 450,000 ماگانە دەتوانانی 500,000 دابینکەی بەو بێکاریکە بەخوای دێمەکەنێت و 500 لە ڕادەکێشین زۆری ئازە زۆر صاحبخانیش فەقیرە ناقینیە بەڵام ئەم لێرە دەمێت دەستخۆشی لە کاک فاخیر بکەم کە زۆر لە پشت کامێرەش یارمەتی داوام و زۆر یارمەتی کەسانی تکەشیدایە ینی بەڕاستی ڕانەوەستایە و چەندین کەسی کەشمی نایتەکەنی یارمەتیدا لە پشت کامێرێ جا بەڕاستی دەیتانی لە پشت کامێرە بڕوا بکەن ملیۆنێک 2 3 4 ئەوەن دەشبایە بەخۆی لۆی تەرتیب دەکردن نەیدێژ ئەو ئیشە بگاتە ئێستا بەڵام تر وەزعەکە باش نییە بەڕاستی دەبینم داخێکی زۆرت لەسەر واللهی قسەی خەڵم زۆر هجوم دەکەنە سەرم لەبەر یەک هەڵا هجومەشی زۆر دەکرێتە سەرم یعنی ئەمە زۆر پێی تێک دەچم بە بوختان زانین کووە من ئێستا لە پێشان پێ دەکرێت ئەزانین کو ئێستا من لە پێشنگۆ خۆم کەمە فریشتا بەڵام لە ناخەوە پیس بوو ئەمە زۆر ناخۆشە شتی ئەو خەڵکە ئەزانین ئەمە غەڵەتەکەم کرد لە ڕابردوو غەڵەتەکەم کرد لە ڕابردوو چەند قسەیەکم کرد خراپ لە سرم شکاوە بۆ خەڵکیش ناقی نییە دەڵێ مادام ئەو کابرای ئاوهایە ئێستا لۆ ئاوهایە بەڵام بڕوا بکەن ئاوهانیە کە ئەوان فکر دەکەنەوە ئەمە مەبەستە چیکەم هەبووە بەڵامی تر خەڵکاوە تێگەشتێ و هجوومەشی کە زۆرم لە سەر هیوادارم لە مۆزوعەکە تێبگەن کۆتا پەیامم لەو بەرپرسەکانە هەر بەرپرسەی کورد حەزی لە کۆمیدیای چییە گاسی دەکە هاوکاریوی دەکا هیوادارم بەرپرسەکان میلەت حەزی لە کۆمیدیای چییە ئەوانیش گاسکەن هاوکاریان بکەن ڕۆژی چوارشەم شەوە ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە و بەس و هەموو پیاوە مەردەکان و کەسە مەردەکانی کوردستان